کانی خۆشەویست میوانانی عزیز هەمووتان بەخێر بێن سەر و سەر چاوی ئێمە یاخوا بەخێر بێن هیوا خوازم ئەم شەو شەوێکی خۆش هەموومان پێکەوە بەڕێ بکەین بە تایبەتتر بەخێر هاتنی میوانەکانەکەین ئەوان تۆزێک میوانی بچکۆلن بەڵام ئەمڕۆ لە دڵی ئێمە زۆر گەورن بەخێراتنی تەواوی مناڵەکانەکەین هەر هەمووتان بەخێر بێن سەر و سەرچاوی ئێمە ئەمڕۆ ڕۆژی جیهانی مناڵانە لە هەر هەموو لایەکتان دایکان و باوکانی ئەزیز بەر لە دەستپێک حەزەکەم هەر هەمووتان بە چەپڵەیەک پیرۆزبایی لە مناڵەکانتان بکەن هەتا چەپڵەکە چونتر بێ پیرۆزباییەکە خۆشترە تیچی ئارتەکە نەیچە ئەو ئەڵێن تیچە شەهلا زۆر جوانە وایە دیزاین تیچە شەهلا کاوەیە هەر بشی تیچە شەهلا
هەمومان دەپۆشم یاتی ڕۆژی منداڵان پیرۆز بێت لە هەمومان لە خۆم و هاوڕێکانم با هەر خۆش بێت ژیانم بە دڵخۆشی و بەخۆشی بۆ ڕۆژێکی پڕ لە خۆشی سپاس بۆ دایک و باوکمان کە ئێمەیان پێگەیان ئێمەنەوەی دواڕۆژی بۆیە ئاوا دڵخۆشی حەستان لێ چیرۆکتان بۆ بگێڕمەوە؟ ئافرین! بەڵام پێویستمان بەوەیە کە تۆزێ ئارام بین بێدەنگ بین بۆی گوێمان لە چیرۆکەکە بێ باشە؟ ئامادەن بێدەنگ بن؟ سمۆرەی لێبوردە هەمیشە عادەتی وا بوو زۆر هاوکاری هاوڕێکانیە کرد زۆری حەز لێ بوو هاوکاری هاوڕێکانی بکە ڕۆژێکیان کە لە شێر و مریشک داوایان لە سمۆرە کرد لە کێڵانی زەویەکە هاوکاریان بکات کاتێکە هاوکاری هاوڕێکانیەکە زۆر 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 دڵی خۆش بوو زۆر ئاسوودە ڕۆژی گیانی مناڵانە ڕۆژی گیانی مناڵانە ئێمە لە باخچەی هەنین دڵخۆشی پێداکەنین بە خۆمان ڕازاوەیە بە خوندەی گەشراوەیە یانایە بۆ یاری زۆر یاری خۆش و جۆراجۆر زانستی باش و بەس و شار و گۆرانی و سر ئێمە لە باخچەی هەنین جشن پیرۆز بێ تۆ بووی دایک و باوک خۆشەویست بەڵێ ماچێ بەدایە هەڵا ئای دەست ئەمڕۆ ڕۆژیەکی شەشی جیهانی مناڵانە پیرۆزبایی لە هەموو مناڵانی کوردستان و لە سەرجەم مناڵانی جیهان دەستان خۆش بێ بەڕاستی ئەمانەیش شتێکی زۆر جوان پێشکەشەکەم بە مناڵ پێشکەوتون و سەرکەوتبن ئینشەڵا پیرۆزبایی ڕۆژی جیهانی مناڵان لە سەرجەم مناڵانەکەم لە مناڵانی باخچەی هەنی بە تایبەتی دەستخۆشی لە مامۆستاکانیانەکەم کە زۆر ماندوونە ناسانە هەڵیان ناوە لەگەڵ ئەم مناڵانەیە هەرچەنە هاوکات بوو لەگەڵ مانگی ڕەمەزانە ئێمە کەمتر توانیم مناڵەکان بێنینە دەرەوە خۆشحاڵی بوو بۆ ئێمە کە ئەم چالاکی خنجیرانەیە سازکرا بۆی مناڵەکان ئەم ڕۆژێ خۆیان بناسن چونکە نامۆیە لای مناڵانی ئێمە و ڕۆژێکی جیاواز بێ لە ڕۆژانی تر پیرۆزبایی لە هەموو مناڵانی جیهان بە تایبەتی هەرێمی کوردستان دەکەم و چاوی مناڵی کورتەڵمی ماچەکەم هەر چوار پارچەی کوردستان پیرۆزباییتان لێ یەکەم